شوێنی کوردستانی عزیزن و قوتابیانی قەدرگران ئەوڕۆ بە دوو پرسیاری کە زۆر گرنگ کە هاوشێوەی پرسیاری ویزیاری و کە زۆر فکریە و تەرکیزێکی زۆرشی لەسەر بۆ ئەو ساڵ ئینشاءڵڵا پرسیاری سی و سی و یەک هەردووچیان هەمان فکران بەڵام بە دوو شێوازی جیاواز داماڕۆشتووە لە مەرجەمەی هەڵبژاردنەکەدایە. قوتابیان دەڵێ پرسیاری سی دەڵێ دوو پەپک کە بارستاییەکانیان جیاوازە بە جۆرێک بارستایی یەکەم دەکاتە ئێم و بارستایی دوم دەکاتە 4M باشە دەکرێت دوو پەپکەکە هەمان زەوی بارنەگۆڕیان هەبێت بە مەرجێک نیوەتیرەی یەکەم بکاتە 4 ئەوەندەی نیوەتیرەی دووەم و نیوەتیرەی یەکەم بکاتە 2 ئەوەندەی نیوەتیرەی دووەم و نیوەتیرەی یەکەم یەکسانە بە نیوەتیرەی دووەم و نیوەتیرەی دووەمیش بکاتە 2 ئەوەندەی نیوەتیرەی یەکەم. جا ئەتۆ لێرەدا لەو پرسیارەیدا ئەتۆ چۆن وەڵامەکەی وەدەست دەخەی ئەمە ڕێگایەکی زۆر ئاسان کە بۆ یەکەم جار ئینشاءڵڵا پێتان دەڵێم. قوتابیانی عەزیز لەو جۆرە پرسیارە ئەگە بۆت هاتەوە پشت بەو یاسای بەسەکەم پێت دەڵێم باشە چ دەکەی دەڵێ کاکە دەنووسی M1 بەسەر M2 یەکسانە باشە لەژێر ڕێگەوە ئێرەش دەنووسی چی R2 بەسەر R1 باشا بەکەم تەماشاکە ئەتۆ دەی M1 و M2 دادەنێت M1 چەندە M کەپیتاڵە لێ دەنووسی M کەپیتاڵ و M2 چەندە 4M کەپیتاڵ هەموو لە بڕڕات یەکسانە بە R2 بەسەر R1 طبعا ئەوە M لەگەڵ M دەڕوە باشە ئەوە ئەگەر لەژێر ڕێک دەریبێنی دەکاتە 1 بەسەر 2 و ئەوەش دەکاتە R2 بەسەر R1 دوو لەو دوو نێوانەکەی دەڵێ کەواتە R1 دەکاتە 2 ئەوەندەی R2 باشە ئەگەر بێت تەماشای هەڵبژاردنەکان پێ قوتابیان عەزیز ئایا ئەوە بۆی دەچێت بێگومان نەخێر کاتەوە هەڵەیە R1 دەکات 2 ئەوەندە R2 بەڵێ کاتە وەڵامی ڕاست چییە وەڵامی ڕاستیە. پێی قوتابی عەزیزیش دەتوانی پرسیاری سیڤێک شیکارکەی کە هەمان بیرۆکەی ویە وەو قوتابی عەزیزانش کە نازانی دەتوانن لە کۆمنت وا بنووسن ئینشاءڵڵا هاوکارتان دەبین هەتا پرسیارێکە